سڵاو لێ بێ چ ئاواتێک خۆ دڵتەوە بەتەمای بیفڕێنی وڵایی لەسەر نووسیمە چی لەسەر نووسی؟ سیارەیەەکە ئەمە چی AMG هەیە؟ ئەوەی TCLS نووسیوە بزانمە؟ بەڵێ چاوەڕێنی سیارەکەی؟ ئیشەڵڵا هیچی بۆ خۆ کردوێتەوە؟ وڵایی نەوەڵا جارە ئەی بە چی بەتەمای بێتە دی؟ ئەیتری ئاواتەوە براکانێ؟ بەڵێ پێشتر باڵۆنی هەڵاوە؟ نەوەڵا یعنی یەکەم جارتە؟ بەڵێ بەخوا ڕۆژ ساڵی 2025 چۆن بووە تۆ؟ وڵایی ساڵێکی باش بووە الحەمدولیا ئەتەوێ 26 پلانێت چی بێت؟ چی شتێک بەدی بێنیتایە؟ وڵایی ئەم ساڵ پۆلیانزەم ئیتر ئەمێ سەرکەوتوم لە لە خوێندنەکەمە بەڵێ دەستەکانە خۆش بە هیوای ئەوەی کە سەرکەوتوو بیت و نمری باشیش بێنی بەتەمای چەند بێک لە 12 وڵایی تر ئەو پشت بەخوا بزانین چەندێنین جارێ دیار نییە